بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. عزیزان و خۆشەویستان، وەرزی ئەم جارەی ئاخۆ نایبینن هاتە پایان. بزانین چی لەم بابەتانە تێگەیشتین و لەم وانانەوە چی فێر بووین و ئەم لاشە بێجیانانە و ئەم پلاستیکانە چ دەرزێکیان داداین و چ گۆڕانکاری بەسەر ناخ و بەسەر بیرکردنەوە و بەسەر عیبادەت و بەسەر بۆ چوونمان هات و بۆ لەم و دوا ئەبێت چۆن بین و بۆ ئەفەلا تبصیرون. لە ئەفەلا تبصیرونەوە فێر بووین کە ئینسان ئەمری پێکراوە کە بچێ بە شوێن ڕاستیەکانە بگەڕێ. خوایەک کە بۆ وردەکاریە تەنها خۆی ئەزانێت چۆنی دروست کردووە، هەر خۆشێتی ئەمری پێکات کە بچن لە وردەکاری دروستکردنەکانی بکۆڵنەوە. دیارە زۆر لێ ڕائەبینێ، بۆیە ئەمرمان پێکا. ئەمرمان پێکات کە وفي الأرض آيات للموقنين وفي أنفسكم أفلا تبصرون. بۆ ئەبێ بچین لە ئەرز بکۆڵینەوە هەتا بگەینە یەقین و دواتر ئەگەر دەستمان بە ئەرز نەگەی نزیکترین شتێک لە خۆمانەوە خۆمانین کە بە وردی تێی بڕوانین. هەموو ئەوەی کە لە ئەرزادانراوە نمونە وێنەی لە ناو جسمی ئینسانە هەیە. ئەوەی لە دار و درەخت ئۆکسجینە بۆ دروستەکە و لە دووەم ئۆکسیدی کاربۆن ڕزگارتەکە. هەمان شت بە بچووکراوی لە لاشە و لەسیەکانی تۆیان هەیە. ئەو ڕێژەی ئاووشکانیەی کە لە زەویە هەیە بە هەمان ڕێژەی 3/4 لە ناو لاشەی من و تۆیان هەیە. واتە ئینسان بچووکراوەیەکی ئەم کەونەیە کەوتۆتە بینی ئەرزێک و ئاسمانێکەوە وەکو دایە و باوە. بۆیە وفي الأرض آيات للموقنين. دواتر وفي أنفسكم أفلا تبصرون إن وفي السماء رزقكم وما توعدون. واتە هەموو ڤیۆکانی لێگرتویت، هەموو ڕووەکانی لێگرتویت فەئەینەما تولوا فثم وجه الله. ڕوو بۆ هەر شوێنێ ئەکەن دەستکردی خوای تیا بینن، خوای تیا ئەدۆزنەوە، دروستکراوەکانی خوای تیا ئەدۆزنەوە، لەوێشەوە ئەگەنە خوا. زۆر باسانی. بۆیە خوای گەورە نایەوێ ئێمە لە ئیمانێکی ڕەشۆکی و ئیمانێکی تەقلیدی و ئیمانێکی بۆ ماوەیی یا بمێنینەوە. نەخێر، ئێوێت یەقینمان بەم بابەتە زۆر بێ و ڕۆچین، چونکە هەتا ڕۆ بچین زیاتر تێگەین، هەتا تێبگەین زیاتر لە خوا نزیکە بینەوە. إنما يخشى الله من عباده العلماء. بۆیە تەنها زاناکان لە خوا ئەترسن، بۆ چونکە زانیاریەکانیان زۆر ورد و قوڵە. ئینسان لە هەر بوارێک لە هەر عیلمێکا قاڵ بێتەوە جەمسارەکەی تر ئەیگەێنێتە ئیمان. بەڵام ئەگەر بەڕوو کەش مەلەی کرد دڵنیا باخن کێ. بۆیە خوای گەورە ئەمرەکی وازحە. وفي أنفسكم أفلا تبصرون. ئایا نایبینن؟ مەرج نییە بە چاوی سەر هەندێشت ببینین. زۆر جار چاوی بەسەر نایبینێ، بەڵام چاوی بەسیرەت و چاوی ناوبینی ناولاشەی بینێ. ئەمە گرنگترە بەلای ئێمەوە، چکە خەڵکێکەی ڕاستیەکانە بینێ ئەم هەموو ڕاستیە. نەجاتێ بوو ئەگەر یەک جار بیدایەتە پاڵی خوا، پاڵی کەسێکی زانا، پاڵی زاتێکی عالم، حەکیم، بەدیع، مصەور، خالق، عەظیم، خەبیر، مدەبر. بەڵام بەداخەوە بۆ ئەوەی کە لەم زاتە ڕاکات پەنا بۆ هەموو شتێکە با، لە سروشت و لە سودفە و لە تەتەوڕ و لە شتی بێمانە و بۆی کە لەم واقعە خۆی بدسێتەوە. خوای گەورە ئێوێ فێرمانکە، خوای گەورە ئێوێ پێمان بگەێنێ، ئێوێ گەورەمانکە
ئێوەی لێی نزیک بینەوە، خۆی نیشان نەداوین، بەڵام هەموو نیشانەکانی عەزەمەت و گەورەی خۆی پێنیشان داوین کە پێویستمان پێ نییە بیبینین لە دنیاە، بەڵام ئەو نەبزانن ڕۆژێ لە ڕۆژان بە خزمەتێکەین. واعلموا أنكم ملاقوه وبشر المؤمنين. بزانن ڕۆژێک کە بێ بە خزمەتی ئەم زاتە ئەگەین. جا وەکو خۆی ناسیومانە، وەکو خۆی عیبادەتمان کردووە، وەکو خۆی لە خزمەتیا بووین بەقەدەر ئەوەی ئەو پێی بەخشیوین، ئێمەش هەوڵ و کۆششمان کردووە. ئەم لاشە بێژیانانە پێمان ئەڵێن ئێمە ئەگەر دەممان بەنێ و زمانمان بەنێ خاوەنەکانی خۆمانە ناسین لە شۆ و چێ دروستی کردوین، بەڵام بەداخەوە ئێوەیەکی ژاندار، ئێوەیەکی خاوەن ئەقڵ، ئێوەیەکی خاوەنی هەست و نست، هەتا ئێستاکەنە وێڵن بە دوای ئەوەی کە چێ دروستی کردوون یاخۆ چۆن دروست بوون. ئەگەر ئەمانە زمانیان هەبوایە دەرزێکی تریان پێداین، ئەویش ئەوەیە کە وەفی ئەنفوسیکم ئەفەلا تبصرون. پێیان وتین ئێوە لەم لاشە بێژیان و پلاستیکی ئێمەوە زۆر شت فێر بوون، بەڵام ئەبوایە لە خۆتان زیاتر فێربوونایە. لاشەیەک بە موردەکاریە، لاشەیەک بەم عەزیمیە، لاشەیەک کە هەموو بەشێکی تێک سمراوە و پێکەوە جوانە، لاشەیەک کە یەک نەسیجە، لاشەیەک کە هارمۆنیە هەر هەمووی خانە خانەی پێمانەڵێ و فێرمانەکە کە ئەمە خالقێکی هەیە، کە ئەمە زۆر بە وردی پلانی بۆ تا ڕێژراوە، خانەیەک کە لە نینۆکێکی دووری قاشدا هەتا وەکو مویەک لە تەپڵی سەرتا هەر هەمووی ڕەبتی هەیە و هەر هەمووی پەیوەندیان هەیە، بەبێیەکیش نەهەیان کرێ، هەمووی ئاگای لە یەکتریە. حەزەکەم بزانن لاشە لغۆیەکی تەخاتوبی خاصی خۆی هەیە، زمانێکیان هەیە کە ئەوان لە یەکتری پێتێگەن. جا ئەو زمانە زمانی کارومەغناتیسیە، زمانی هۆرمۆنە، زمانی ئەنزیمە، زمانی نەبز و پەڵسەکانە، زمانی دڵە، دڵنیا بن زمانێکیان هەیە. هەر هەموو لاشە ئاگایان لە یەکتریە. بۆیە زۆر جارە بینیت لە دروستکردنی یەک شتی بەسیتە ئەبێت جگەر و دڵ و سی و گورچیلە و هەمووی بەشدار بێ. ئەم لاشەیە ما خولق هذا باطلا، هەروە بەگاڵتە دروست نەبووە. دڵنیا بن ولو كان من عند غير الله لوجدوا فيه اختلافا كثيرا. ئەمە بۆ قورئان ڕاستە، بۆ لاشەش ڕاستە. بۆیە ئەم وردەکاریە کە هەتا ئێستا جەنابتان نا دکتۆرە پسپۆڕەکان هەر یەکە و چەمکێکی گرتووە، لەو چەمکەیە قاڵ بۆتەوە نەگەیشتوتە نەتیجەکەی، هەتا قیامەتیش ناگەین نەتیجەکەی. دکتۆرێک پسپۆڕە تەنها لە شەبکەی چاوە، بەس چاو زیاد لە 10 اختصاصی تایە. سبحان الله. بۆیە ئێمەش دەسەوسانی لەوەی کە بڵین حەقی ئەم بابەتانەمان دابێ، نەخێر. نەڵێن عەبدولواحید هیچی بۆ باس کردین، بڵێ عەبدولواحید مەڕڵکیرام تێپەڕی بەسەر بابەتەکانە، بەڵام بەداخەوە نیتوانی زۆر قوڵ بێتەوە. گەر قوڵ بینەوە هەر یەک لەم خانانە، هەر یەک لەم گەردیلانە، هەر یەکەوە بۆ خۆی کتێبێک نا ئەبێ مجەڵەداتی لەسەر بڵێ، کاتی شوازان بەشی ئەوە ناکە. بقدر أوي خواي قورا كلماتي هي قل لو كان البحر مدادا لكلمات ربي لنفد البحر قبل أن تنفد كلمات ربي ولو جئنا بمثله مددا. أما بو قرآنكي بو خلقكشي هالراسته، بو وردكاري خلقكشي هالراسته لبرمجي شمته وقناعتي كلا شوينك هر آياتي قرآن باسكري هولي آياتك بيوندي بأخير آياتك وهي هيج مجالي كيتيانية، يعني ألف لام ميم ربطي مباشر، لينكي مباشر بوندي هي لقل من الجنة والناس
دڵنیابن لەوە. هەندێک نهێنی هەیە لە دنیاە بۆمان کەشف نابێ. لە قیامەتە ئەڵێن خوایە ئێمە چەند ڕووکەش بووین، خوایە ئێمە چەند بێئاگا بووین لە تۆ. بەس لە قیامەتە ئەزانین کە شکەتێکمان کردووە بەرامبەر بەخوا یا وەیلتە عەلى ما فەرەطت فی جەنب الله. بینین چەند کەمتر خەم بووین، چەند بێئاگا بووین، چەند دوور بووین، چەند لە دنیایە مەشغوڵی لەهو و لەعیب بووین، چەند بۆ ئەو هەدەفەی کە بۆی دروست کرا بووین دوور کەوت بووینەوە. هەموو ئەندامێک ئیشی خۆی بۆ کردین، تەنها خاوەنی ئەندامەکان ئیشی خۆیان نەکرد. 78 ئەندام لە لاشەیە، هەمووی وەکو سەعات بە شێوەیەکی دیجیتاڵ ئیشەکات، بەڵام بەداخەوە خاوەنەکەی نەیزانی مواصفاتەکانیان بەکاربێنێ، نەیتوانی لە هەمویان سودمەند بێ، بۆیە هەروە لە دەستی چوو. جا لاشە لە دەستە چێ؟ دنیا لە دەستە چێ؟ دواتر ئەگە لە قیامەتا قەول بووە ئەم وتارانە لێبینەوە، دواتر هەستەکەین چەند کرچ و کاڵ بووین. ئەگە لە قیامەتا سەیری عیبادەتی خۆمان کەینەوە بە ڤیدۆ لە بەهەشتا بەوی ڕوانین، بۆ کاتە هەستەکەین چەندێک بێئاگا بووین لە بەهەشت، چەندێک دوور بووین لە خوا، چەندێک بە معنای کەلیمە خوانە ناز بووین. پێویستە کات پێشەوەی کە بڕۆین، پێشەوەی کە دنیا بەجێ بێڵین، یەک فرسەتە لە دەستە چێ؟ با خۆمان ئیمتیحان لە خەڵەتێنین، دڵنیا بە ئەمڕۆ ناس بینێ ئەڕۆین، وەکو چۆن پێشینەکانی ئێمە ڕۆیشتن، هەرچیەکیان هەبوو لە بۆ ماوە و لە تۆ و هێلکە و لە یەک خانە بۆ ئێمەیان بەجێ هێشت و ئێمەی لێ دروست بووین. هەرچیەکیان هەبوو لە سەرۆت و سامان و ئەوەی کە هەیان بوو لە ناو ناتۆرە و ناوبانگیش بۆ ئێمەیان بەجێ هێشت. ئێمەش ئەڕۆین و ئەچینەوە بەلای ئەوە. دواتر ڕوومان بەڕووی عالەمێکی ترا ئەکرێتەوە کە ئەم لاشەی تیان نییە، کەواتە ئەو کاتە تێگەین ئەم لاشەیە لاشەی بوو، هەر هیچ نەبوو، هیچ هەر ناوەکەشی لەوە هاتەوە. شتێک لاشەی بێ بەڵام بۆ جوانی وردەکاریە دروست کرا بێ، سبحان الله ئەونەی لێ تێ بگەین بە حاڵێکەوە کە ئێمە وما ئوتیتم من العلم إلا قليلا، هیچ حاڵی نەبووین بۆ تۆزە عیلمەوە گەیشتینە ئەمە، بە حاڵێکەوە تا ئێستاکەنە هیچمان لەبارەی ڕۆحەوە نەزانیوە. ويسألونك عن الروح قل الروح من أمر ربي وما أوتيتم من العلم إلا قليلا. هیچ تێگەین با بەرز بینەوە، ڕۆحەکەمان بەرز بێتەوە، ئەم دنیاە بەجێ بێڵێ، لە سژنی ئەم تەڵقە دەرچین، ئەو کاتە تێگەین کە خەلق السەماوات والأرض ئەکبەر من خەلق الناس. دروستکردنی ئەرز و ئاسمانەکان گەورەترن لە دروستکردنی بەشەر و ئینسان. بۆیە زۆرمان ماوە، زۆریشمان ئەمێنێ، بەڵام من بردو ئێوە زین و دەستی من و دامێنی ئێوە، بزانن نەوەڵڵا پێویست ناکە نە سوێنتان بۆ بخۆم نە قەنەعەت شتان پێ بکەم، هەمووتان ئەزانن ئەمرن، بۆیە خۆتان ئامادەکەن بۆ ئەو ڕۆژە، بزانین چی لە هەگبەتانە هەیە، چ کەشکۆڵێکتان داوا بە کۆڵتانە، تێشۆکەتان چییە، وریابن بۆ عەبەث و گاڵتە و گەب لە دنیاە دروست نەکراون.
ئەو نازانم بۆ دکتۆری و بۆ نەخۆشبوون و بۆ چارەسەر و بۆ تیجارەت و بۆ ڕاکەڕاک و بۆ مناڵخستنەوە و بۆ سەیران و بۆ بژێوی دروست نەکراون. ئەمە بەشێکە لە ژیان، بەڵام هەموو ژیان بەبەستی ژیانیش ئەمە نییە. بۆیە بێ خۆشەویستەکانم وریابین هەتا جیهازێک وردەکاری زیاتر بەکار بێت بۆ کاری گەورەتر و ئیشی گەورەتر بەکارێت. بۆی پێمان خۆش بوو لێرە ئاخر حەڵقە تۆمارکەین بۆی کە پێتان بڵین هەموو ئەوەی کە لەسەرەوە فێر بووین، هەمووی ئەوەی کە لەم تاوەرە و لەم لاشەیە فێر بووین گیانی نێ ئەوەیە کە بڵێن شوێنی تۆ ئێرەیە، شوێنی تۆ شوێنی مزگەوت و سوژدەیە، شوێنی تۆ بۆ عیبادەتە. بۆیە قەتادە ئەفەرمێ ئەگەر ئینسان وەفی ئەنفوسیکم سەیری لاشەی خۆی کە ئەزانێ ئەم لاشەیە بۆ سوژدە و بۆ عیبادەت دروست بووە. حاڵیە بێ بەبێ ئەوی کەس پێی بڵێ سبحان الله هەموو ئەوەشی کە لە ئەرزایە وفي الأرض آيات للموقنين لبرخاتي أم دروس بوا نكر خوي بو خوي دروس بوا. الله أكبر. وخلق لكم ما في السماوات وما في الأرض جميعا منه حمو أمان بو إيمو بو إيمج مسخر بون لبروا لقوري خوتي رامينا بزانة شريزك ما ليجي دعوة بزاني لآستي أم ريزيين لآستي أم قوريين لآستي أم بسر كرنويين ڕوومان دێ لە قیامەتە بەرامبەر بە پێغەمبەری خوا و بەرامبەر بە سەحابە سەربەرزکەینەوە. ڕوومان دێ لە قیامەتە لەبەر بارەگای خوایە بڵین خوایە پەرستشمان کردویت بۆ فیانەن تۆمان ناسیوە. بۆیە خۆشەویستەکان وریابین ئەوەی کەوتمان هیچ نەبوو، قەترەیە بوو لە دەریایەک، مویە بوو لە پێستێکا دەرمانێنە ئەلفێ بوو. کورد جوانی فەرمووە ئەو کەسە ئەلفێکی بەسە. ئەزان یانی چی؟ یعنی کە بوو باو باپیرانی ئێمە کاتی خۆی باز کراوە مامۆستا درێژە یاوە تێ فەرمیەتی ئەلیف لام میم ئەلیف لام ڕا ئەلیف لام میم صاد. زۆری لەسەر ڕۆیشتۆ تێتی ئەم ئەلفە تەنها خوا ئەزانێ بەبەسپی چییە. بۆ خۆی الله ئەعلەم بمرادی لەبەر ئەوتوانە مامۆستا لە پێویست ناکە ئەوی تری باسکەیت ئەو کەسە ئەلفێکی بەسە هەتا بڕۆین هەر پێی ناگەین، هەتا بڕۆین لەمە زیاتر تێ ناکەین. بەڵام گرنگەوەیە ئێمە لە سەرنجام و دەرەنجامی ئەم ئیشەیە خۆمان ناسی، خۆمان دۆزیەوە. نەخێر بەشێکی کەم لێک وەرزی بچووکە. ئەوەی کە عەرزم کردن یەک لەسەر ملیۆنی ئەوە نییە کە ئەزانرێ وما خفي أعظم ئەوەی کە پەنهانە گەورەترە. بۆیە بەڕێزەکانم ئەوەی کە وەرتان گرت ئەگەر بچن دووبارە گوێ لێ بگرنەوە بەجۆی عەقڵ بەجۆی ئینساف بە چاوی دڵسەیری کەم ئەفەلا تبصیرون فێرمانەکات کە پێناسەیەکی خۆمان چییە و خوای ئەم لاشەیە چییە و چێیە. هەر هیچ نەبێت سفەتەکانمان بۆ ئاشکرا ئاکات. بۆیە بەڕێزەکان هیوادارین ئینشاءڵڵا توانی بێتمان مەڵەوەیەکمان خست بێتە سەر خەرمانی معلوماتە و ئەوەی کە زانیمان گرنگ یەک شتە ئیسفادەی لێ بکەین. ئەگەر ئیسفادەمان لێ نەکرد ئەبێ بە حوجەیەک و ئەبێ بە بەڵگەیەک بەسەرمان بۆ قیامەت، با بیکەین بە بەڵگەیەک بە دەستمانەوە بۆ قیامەت. مامۆستا فەرمێ مامۆستا مەحوی هەر گفتوگۆمە کەچی هەر ئەڵێم و تێناگەم، هەر گفتوگۆمە کەچی هەر ئەڵێم و تێناگەم، هەر جستوجۆمە
کەچی هەر ئەڕۆم و پێ ناگەم، چاوم ڕوا و گۆشەی ئەو ئەبرۆم نەدی، دڵ بوو بە بەحری علوم و لە ئەلف و بێ ناگەم. الله ئەکبەر. مامۆستا فەرمێ دڵم بوو بە بەحرێکی گەورە لە عیلم، هەمی بەحر یەک پارچە مەوجەدا لە عیلم، بەڵام هەتا ئێستا من لە ئەلف و بێ یا گڕۆگاڵەکەم. بۆی با لێرە بوەستین، لەم وەرزەیە بوەستین، ئەگەر تەنها ئەم وەرزە لەناو هەموو پیتەکانی ترە ئەلفەکە تێگەیشت بین، ئەلفەکەمان بەسە. ئەفەلا تبصرون، ئاخۆ نایبینن. الحق بلغت، لا قد بلغت، اللهم فاشهد. السلام عليكم ورحمة الله وبركاته.